ڕەحیم ئوفتادە تەمەنی 40 ساڵە، ماوەی 20 ساڵە نابینایە. ڕەحیمی تەمەن 40 ساڵ خێزاندارە و خاوەنی 3 منداڵە. نابینایی نەبۆتە ڕێگەر لە بەردەم هەوڵەکانی بۆ گەیشتن بە ئاواتەکانی کاک ڕەحیم. من ماستەری کۆمەڵناسیم هەیە لە زانکۆی گیلان، دانیشگای گیلان لە ڕەشت و وەرگرتووە. زۆرم حەلاقە بە و بواری کۆمەڵناسی بۆ لەوەڵەوە هاتم لەسەر و بابەتەی کارم کردووە و لە ڕاستای ویشدا لە گەشە پێدانی مرۆییدا واتە ڕۆشت و تۆسەحی فەردی لەو بوارەیدا کار دەکەم و هەموو چالاکەکەم متالعەکەم لەسەرەویە و پێم وایە کەسایەتێکی بەهێز کەسایەتێکی بەتوانە ئەو کەسایەتەیە کە لەسەر گەشەسەندنی خۆی و لەسەر گەشە پێدانی خۆی کار بکە تا کەسایەتێکی بەهێز و بەتوانە بۆ خۆ دروست نەکەی ناتوانانی کۆمەڵگایەکی بەتوانە و پێشکەوتو و بەختەوەرشتە بێ. لە تەمەنی 20 ساڵیدا بەهۆی ڕووداوی هاتوچۆ بینایی لەدەست دەدات. دوای ئەوەی لە نەخۆشخانە چاک دەبێتەوە درێژە بە خوێندن دەدات. لە زانکۆی ڕەشت لە پارێزگای گیلان زانکۆکەی تەواو دەکات و ئێستا بڕوانامەی ماستەری کۆمەڵناسی هەیە و لە بوارەکانی گەشەپێدانی مرۆیی کار دەکات. من تا تەمەنی 20 ساڵی بینا بوومە لە 20 ساڵی تەسادفم کرد بە تەرەکتۆرێ لە گوندی زێوکەی ساڵی 1970 لەوێ بەداخەوە بیناییم لەدەستدا و دوای ئەو دەمیش دەستم بە دەرسخوێنێ کرد و پیش دانیشگایی و لیسانس و فۆق لیسانسەکەم هەر بە نابینایی خوێندووە و هەروە چوومە پێشێ ئێستاش کە شەو ڕۆژ متالعە دەکەم و ئەو ڕووداوە نەمهێشتووە کاریگەری لەسەر من هەبێ. خێزانداریشم و 3 منداڵشم هەیە وەک حەرزم کردی حەزت بەوەی ناکەم ئەسەر نابیناشم لێرەدا کاروباری شخصەکانی ژیانی ڕۆژانم بۆ خۆم ئەنجام دەدەم زۆربەی هەر زۆری کارەکانم بۆ خۆم ئەنجام دەدەم و ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە دەوروبەریشم بزانن کە ئەمن کەسەکەم لە سەلاک خۆم ڕادەوەستم باوەڕم بە تواناکانی خۆم هەیە و ئەوەش بۆتە هۆی ئەوەی ڕوانگەیەکی موسبەتیان نسبەت بە من هەبێ و بنەماڵە یەکەم سەنگەرە یەکەم شتە بۆی کە کەسێک بتوانی لەوێ خۆی دەرخا. ئەگەر بنەماڵە پشتیوانت نەبی بێگومان ناتوانانی بەو ئامانجانەی کە دەتەوێت پێیان بکەیت. هێندە کەس بە لەدەستدانی ئەندامێکی جەستەیان بێهیوا دەبن لە ژیان. نمونەیەکی وەکو کاک ڕەحیم دەتوانێت ببێتە نمونەیەک بۆ بەدەستهێنانی هیوای ئەم جۆرە کەسانە.